لە هەولێرەوە ڕۆندێک فارس شارەزای وزە وەردەگرین ڕۆندێک خانەمکاتت باش گەر بێت و باسی وێنە گەورەکە بکەین ئەویش جەنجی رووسیا و ئۆکرانیا لە بەرامبەر کردی گاز لەسەر ئاسی جیهاندا ئەم کاریگەریانە بۆکوێ دەچن یاخود ئاراستەی ئەو جەنگە بۆکوێ دەچێت. ڕۆژتان باش بێ، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەتە لە راپۆرتەکەتا بە شێوەیەکی جوان باس لە پرسی گاز و گرنگی کاسەکەی بۆ هەرێمی کوردستان. من پێم خۆشە لە ناوچەیەک لە هەرێمێکی گرنگی وەکو هەرێمی کوردستان کە خۆشبەختانە ماوەیەکی باشە چۆتە سەر نەخشەی وزەی جیهانیەوە باس لەو لێکەوتانە بکەین یاخود ئەو کاریگەریانە بکەین کە ماوەیەکی زۆرە چ لە میدیاکانە چ لە واقعەدا دەبینین کە جەنگێکی با بڵێن بەرەو جەنگێکی جیهانی دروست کردووە. من پێم وایە ئەبێ پێشەوەی باس لەو کەوتانە بۆ سەر هەرێمی کوردستان و هەروەها ئەو کاریگەریانەی کە لە داهاتوودا ئەیبێتن بۆ سەر هەرێمی کوردستان کورتەیەک لەسەر ئەم هۆکارانەی پشت ئەو جەنگی ئێستا باس بکەین بۆی بتوانین لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان شی بکەینەوە یاخود بۆچی لەم کاتەدا هەرێمی کوردستان ئەکەوێتە بەردەم ئەم هێرشانەوە. هەڵبەتە بۆ باسکردن لە پرسی گاز ئەبێ ئێمە باس لەوە بکەین کە وێنەی جیهان ئێستا لەکوێدایە. من پێم وایە ئێمە لە ناو جەنگێکی ئابووری سەردەمیانەداین، هۆکارەکەشی لە ماوەیەکی دیاریکراوایە لە نێوان پەتای کۆڕۆنا و هەروەها جەنگی ئۆکرانیا چەند پرسێکی گرنگکان پێویستە باسییان لێوە بکرێتن ئەنج ئەتوانین گرفتەکانی گاز و هەروە ئاسایشی وزەی جیهانی باس بکەین. خاڵی هەرە سەرۆک و گرنگ ئێستا کە ئێمە لە جیهاندا ڕوبەڕووی بووینەتەوە ئەتوانین بڵێن پرسی پێکدادان یاخود ڕکابەری دوو سیستەمی گرنگی ئابووریە کە لە نێوان ئەمریکا و چینە بە هاوتەریبی لەگەڵ فراوانخوازیەکانی رووسیا و هەروەها پاراستنی بەرژەوەندەکانی ئەوروپا. ئەوە خاڵێکی هەرە گرنگە بێ باسی لێوە بکرێ. خاڵی دووەم پرسی ئاسایشی ئابووری جیهانیە کە چەندین گرفتی دروست کردووە، لەوانەیە پرسی ئاسایشی وزە هەیە، پرسی ئاسایشی خۆراک هەیە و هەروەها گرفتە دارایەکان لە هەڵاوسان و بازارە دارایەکان دروستی کردو. ئەمان هەموو لێکەوتن هاوتەری بن لەگەڵ ئەو ڕووداناوی لە هەرێمی کوردستان. خاڵی سێم و گرنگیش ئەوەیە پرسی کۆچ، پرسی گۆڕانی کەشوهەوا هەیە. ئەمانە هەمویان وێنەیەکی گەورن ئینجا توانین لێکەوتەکان لەسەر ڕۆنی خانەگە بێت و باسی عێراق و هەرێمی کوردستان بکەین کە وەک باز دەکرێت عێراقیش دووچاری کەمی گاز بۆتەوە ئەمە گرێبەستی هەیە لەگەڵ ئێران کە گاز هاوردە بکات، یعنی لە هەرێمی کوردستان کە هیوایەکە بوو هەرێمی کوردستان هەوڵ بدا ببێتە جێگرەوەی گازی ئەوروپا یاخود ببێتە جێگرەوەی رووسیا بۆ دابینکردنی گاز بۆ ئەوروپا. ینی ئەم هێرشانەی کە دەکرێتە سەر چڵگە نەوتەکان یاخود چڵگەی کۆرمۆر بۆ نمونە، ینی تا چەند کاریگەری دەبێت لەسەر متمانەی کۆمپانیاکان بە چڵگە نەوتەکان یاخود بە هەرێمی کوردستان؟ پرسیارێکی گرنگە، بەڵام منەمێ بۆ چوونی خۆم لەسەر ئەو بابەتە بڵین. ئێمە هەرێمێکی گرنگین، هەرێمێکین لەسەر نەخشەی وزەی جیهانین، بەڵام ئەبێت زۆر ڕاشکاو بین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئاسایشەوە کە باس لە گازی هەرێمی کوردستانەکەین. ئێمە ناکرێ خۆمان بە بەدیل و جێگرەوەی هیچ شوێنێک دابنین، چونکە پرسەکە پرسی ئاسایشی وزە و ئاسایشی ئابووری وڵاتێکە. ئێمە ئەتوانین کەوینە سەر نەخشەکە، ئەتوانین ببین بە دابینکەر بۆ چەندین وڵات، بەڵام ناتوانین وەکو جێگرەوەی هیچ شوێنێک سەیری ئێمە بکرێ. باس لە عێراق بکەین. ئەو ململانەی ئێستاکە هەیە، ئەو هێرشانەی کە کرێتە سەر هەرێمی کوردستان، یەکێک لە فاکتەر هەرە سەرەکیەکانی ئەوەیە پێگەی هەرێمی کوردستان لە ناو گۆشەیەکی پڕ ململانێ و پڕ ڕکابەری بۆ بۆڕێ هێڵە گازەکانە بۆ گەیشتنی بە بازارەکانی ئەوروپا. چونکە لە بیرمان نەچێ هەرێمی کوردستان چوەکو هەرێمی کوردستان چوەکو عێراق لە ڕووی وزەوە وڵاتێکین لە دوای سعودیا، ئەتوانین بڵین وەکو عێراق وڵاتێکین لە دوای سعودیا کاریگەریەکی زۆر گرنگمان لەسەر بازاڕی وزەی جیهانە هەیە. من پێم وایە ئاسایش ئاسدابین کە دابینبوونی ئاسایش لە هەرێمی کوردستان، سەقامگیری ئاسایشی لە هەرێمی کوردستان زۆر گرنگە بۆمانەوەی کۆمپانیاکان. ڕۆنخان پێ وایە ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر چڵگەی کۆرمۆر ینی هۆکاری چییە؟ ینی پێشتریش دانەگاز ئاماژێ بۆ دابوو کە لێک نزیکردنەوەیکی باشێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیەکەی بۆ بەرزکردنەوەی ئاسی بەرهەمی گاز. ینی پێ وایە ئەو موشەکانە ئەو هێرشانە هۆکارەکەی چیە زیاتر؟ من پێم وایە توان بڵم یەکێک لە هۆکارەکانی ئەو هێرشانە ئەو ڕکابەریە ئەو گەیشتنی ئەو بۆ ڕێ هێڵە گازانە، چونکە ئێمە لە بیرمانە چ ئێمە دراوسەی ئێرانین، ئێمە دراوسەی وڵاتێکی وەکو سووریان، ئێمە دراوسەی
تورکیاین ئێمە دراوسەی وڵاتانی تری عەرەبین ئێمە نابین بە جێگرەوەی هیچ شوێنێک بەڵام ئێمە بەردەوامە بین لە گەیشتنی بۆ ڕێهێڵەکانی کوردستان بۆ سەرنەخشەی جیهانی بۆ گەیشتن بە بازاڕەکانی ئەوروپا من پێم وایە ئەو ڕکابە ئەم هێرشانەی کە ئەکرێ با چارەسەرەکەی باس بکەم نەک بە هۆکارێکی بێگومان وەڵامەکە لە چارەسەرەکەیە ئێمە ئەبێت دیبلۆماسیەتێکی بەهێزی وزە پەیڕۆ بکەین بۆ گەیشتن بە بازاڕەکانی جیهان ئەوەی کە ئێستا ڕووەدا بوونی ڕکابەریەکە بوونی ترسێکە لە ئاسایشی ئابووری ئەو وڵاتانەی دراوسێمان بێگومان کاریگەریە کاتە سەر هەرێمی کوردستان بەڵێ لەبارەی گرنگجی چێڵگەکە بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق بۆ ناوچەکە لە چیدا ینی پێت وایە ئەو چێڵگەیە بۆتە مەترسی لەسەر وڵاتانی دراوسێ یاخۆت بۆتە مەترسی لەسەر عێراق گەڕانەوە بۆ مێژووی هەرێمی کوردستان و ئەو هەموو ئالۆزیانەی کە لە هەرێمی کوردستان بە درێژایی مێژووی بوونی هەبوو بێگومان گرنگی پێگەی جوگرافیاکێتی ئەوەی ئێستا لەو کێڵگە گازیانە ڕوودەدا هەرێمی کوردستان دوای 2009 دوای 2006 با دەست پێ بکەین تا ئەگاتە ئێستا پێشکەوتنی زۆر خێرای بەخۆوە بینیەوە لە بابەتی وزەیە چوەکو نەوتە توانیوێتی نەوت هەناردە بکات چوەکو ئێستاش کە خواستی جیهانی لەسەر گازی سروشتیە پێگەی هەرێمی کوردستان و جۆری کێڵگەکان و جۆری ئەو وزەی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر بازاڕەکان دروستەکە بۆیە ئەمە وای کردووە کە گرنگێکی تایبەت بە هەرێمی کوردستان بدرێتن ئەمە ئەگەر بێت و کوردستان بە دیبلۆماسیەتێکی بەهێزی وزە بتوانێت با بڵێن نەبێتە گرفت نەبێتە با بڵێن کێشە لە بەردەم ئاسایشی ئەو وڵاتانە ئەتوانێ پێشخستنێکی زۆر فراوان لە ئابوووریەکەی بە تایبەت لە سێکتەرە جوداکانی وەکو کارەبا سێکتەرەکانی ژێرخانی ئابووری پێڕاو بکە ئەمانە هەمویان ئەو گرنگیەی گاز و سیاسەتی هەرێمی کوردستانن کە بە مەترسی نابێت هەژمار بکرێ بەسەر وڵاتانی دراوسێ بێگومان ئەبێ لە بیرمان نەچێت کە ئەو هێرشانە یاخود ئەو جەنگی ئێستا کە ڕۆدا با جەنگی ئۆکرانیا پێناسە بکەین ئێستا هەوڵێکی زۆر هەیە لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا و بەریتانیا کە گرنگی بە گازی گواستنەوەی گازی مسر و ئیسرائیل لە درێ بۆ بازاڕەکانی ئەوروپا بێگومان عێراق وەکو عێراق لەسەر نەخشەکەیە هەرێمی کوردستان و ئەو کێڵگە گازانێکی ئێستا هێرشێکرێتە سەر بەشێکە لەو نەخشەیە بۆ گەیشتنی ئەو بۆ بازاڕەکانی ئەوروپا ئەبێ پێشبینی ئەو بابەتانە بکەین کە هێرشێکرێتە سەری سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان